وانە بێژانی لادراو بوونەتە ناونیشانی کێشەیەکی نوێی کەرتی پەروەردە لە هەرێم. نزیکەی 500 مامۆستای وانەبێژ کە ساڵانێک بۆ شایە میلاکاتیان پڕکردوتەوە و هێندێکیان سەر و 10 ساڵ خزمەتیان هەیە، نزیکەی 2 ساڵ بەر لە ئێستا بە بڕیاری کارگێڕی لە کارەکانیان دوورخراونەتەوە. ئێمە وەکو نوێنەرایەتی وانەبێژانی لادراو ئەمڕۆ لەگەڵ بەڕێزیانە دانیشتین داوا ئەەکەین بە فەقەرەیەک بە یاسایەک لە کاتی تێپەڕانی بودجە و موازنە ئێمەش هاوشانی گرێبەستەکان بە شتێک جەماکردنەوەی بەڕاستی ئێمە خۆمان بەغەدر لێکراوە زانین کە زیاد لە 7000 خانەنشین هەیە لە هەرێمی کوردستان لە سلکی پەروەردە با سوود لە توانەکانی ئێمە ببینرێت کە ئێمە خۆمان بە نزیکی 700 مامۆستای چالاک بەردەستە لە ڕێی گروپەکانەوانی کە ئێمە پەیوەندیمان پێوەکەن بەردەوام داوای دانانەوە ئەکەن ڕێژەکەش نادیارە و ڕێژەی کە لە پەروەردە هەیە بەڕاستی نادیارە لە ئێستا ئێمە تاکە داوا و هیوامان فراکسیۆنە کوردیەکانە بەعام لە پەرلەمانی عێراق لەبەرەوەی لە نەبوونی یاسا و پەرلەمانی کوردستانیان لە ئێستاە وێ ئەمە تاکە هیوامان ئەم بەڕێزانەی و هیوادارین داواکاریەکەمان بە ئەمانەتەوە بگەین. بۆ گەیاندنی دەنجیان نوێنەرانی ئەم توێژە لە سەرجەم شارەکانەوە لە نووسینگەی سلێمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ بەشێک لە پەرلەمانتاران کۆبوونەوە. وانەبێژان پەردەیان لەسەر غەدرێکی گەورە لە داوڕایانگەیان کە لادانی ئەوان دادپەروەرانە نەبووە، تەنانەت لە هێندێک شوێن کەسانی دیکەی نزیک لە خۆیان دانراوە. کە ئێمە لە ساڵانی زوو لادراینە حتمما لە شوێنی ئێمە کەسانی بەواسە نزیکی بەڕێبەری پەروەردەکانیان داناوە، نزیکی کەسی خۆیان داناوە لە شوێنی ئێمە. دوای ئەوەی کە ساڵی 2024 38,000 مامۆستا بوون بە گرێبەست ئێمە بە حکمی ئەوەی لادراین، بە حکمی ئەوەی ئێمە لادراوین کۆمەڵێک کەس کە لەو 38,000 لە زوومی و 38,000ش هەر مامۆستایەتیان نەکرد بوو کران بە گرێبەست. ئەم مامۆستایانە داوا دەکەن پەرلەمانتاران فشار بکەن بۆ گەڕانەوەی مافەکانیان و گشتاندنی بڕیاری بە گرێبەستکردن هاو شێوەی مامۆستانی دیکەی وانەبێژ. ئەوان هۆشداری دەدەن کە نابێت ماندووبوونی چەندین ساڵەمان لە پێناو نادادپەروەریدا بە هەدەر بدرێت و پێویستە کەرامەتی پیشەیمان بپارێزرێت. پەرلەمانتارانی ئامادەبووش بەڵێنیاندا کا کێشەکانیان وەکو خۆی بگەێنن بە ناوەندی بڕیار لە عێراق. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.